پرۆژەیەکی نوێی قوتابیانی بەشی دەروونزانی زانکۆی سۆرانە کە تیایدا ئەو کتێبانە پێشنیارەکەین کە باگراوندێکی دەرونیان هەیە و قوتابی ئەتوانێت سوودی لێ ببینێ. جا کتێبەکان بە هەموو جۆرەکانیەوە پێشنیارەکرێن، واتە مەرج نیە تەنها ڕۆمانێک بێت بەڵکو هەمە جۆرە. و یەکەم کتێب کە پێشنیاری ئەەکەین ڕۆمانێکە لە نووسینی پەرینۆش سەنیعی بە ناوی باوکی ئەو. ڕۆمانەکە چیرۆکی شەهاب ئەگەیڕێتەوە کە مناڵی ناوەڕاتی خێزانەکەیەتی و حاڵەتی بێدەنگەرایی دەستنیشانکراوی هەیە. حاڵەتێکی دڵڕاوکەی دەرونیە کە بەهۆیەوە سەرڕای ئەوەی مناڵەکە توانای قسەکردنی هەیە بەڵام قسە ناکات یاخود تەنیا لە لای چەند کەسێکی دیاریکراو قسە ئەکات. لە حاڵەتی شەهابدا بەهۆی بەراوردکردنی بە برا گەورەکەی و بەردەوام تانەدان لێی لەلایەن باوک و خزمەکانیەوە خۆ هەستی خۆ بەکەم زانی لەلا دروست ئەبێ و هەڵچوونی شەهاب بۆ ئەو هەستە بریتێ لە تووڕەی و توند و تیژی. ڕۆمانەکە وێنەی ژینگەیەکمان بۆ ئەکێشێ کە زۆر بە ئاسانی کاریگەری بەسەر دەرونی و تاکەوە لا ناچێت کە تیایدا ئەژیت.